قەیرەمانەوەی هەندێک خانمی بەناوبانگ کەمکەمە تەمەنیان بەرەو سەرەوە دەڕواتن هەر بە سینگڵی ماونەتەوە خۆیان باشکرا هەندێکیان باز لەوە دەکەن کە کوڕان لەیان دەترسن لەوەی داوای خۆشەویستی و هاوسەرگیریان لێ بکەن ناوێرن لەیان بچنە پێشەوە خۆیان هۆکاری قەیرەیمانەوەی خۆیانن تاوەکو ئێستا کەسگیرەتی ئەوەی نەبووە داوای هاوسەرگیری و خۆشەویستیان لێ بکە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدۆکانمان بکەی لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەوزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئات کە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی و وەروها کار و چالاک ڕۆژانەمان بۆ پەیوەندیکردن لە ڕێگای سناپچاتەکەمانەوە ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. یەکەمی خانمان خاتو ئەڤین ئاسۆ پێشکەشکار و ڕاگەیاندکارێکی سەرکەوتووە ڕەچەسکێن بوو لە دەرکەوتنی خانمان لەسەر تیڤیەکان وەروە خاتو ئەڤین زوو دەنگۆی ئەوە دروست دەبێتن کە شووی کردووە لە کۆتاییانەش دەنگۆی ئەوە دروست بوو کە خاتو ئەڤین شووی بە پیاوێکی تورک کردووە بەڵام ئەو دەنگۆیانە هەمووی دوور بوون لە ڕاستی خۆشی هیچ لێدوانێکی نەدا بەڵام خاتو ئەڤین تاوەکو ئێستا سینگڵە تەمەنی نزیکەی 30 ساڵ دەبێتن و وە بە سینگڵی ماوەتەوە وە ماوەیەکیشە لە شاشەکان دوورکەوتوتەوە بە هیچ شێوازێک نەما بینیوتەوە نزیکەی ساڵ و نیوێک زیاتر دەبێت نە لە سۆشیال میدیا نە لە تیڤی هیچ پرۆگرامێکی پێشکەش نەکردووە بە هیوای تەمەنێکی درێژ و سەرکەوت و هاوسەرێکی سپۆرت. دووەم خاتون هێلی لاف بە گۆرانی ئینگلیزیەکانی دڵی هەموو کەسێک خۆش دەکا وە لە ئێستادا خاوەنی گەورەترین بزنسە لە کوردستان و ئارێژگا و دوکان و واروە چەندین کاری تر و بزنسی تر دەکاتە لە ئێستادا هێلی لاف تەمەنی 33 ساڵە و ئێستا بەگەشت خەریکە و وە لە ماوەیە نەبینیوتەوە وەروەها هێلی لە ئێستادا خەریکی ئەوەیە بە دنیادا دەگەڕێتن و گەشت دەکاتن هێلی لە پرۆگرامێک پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا خۆشەویست هەیە دەڵێ بڵێ لە کاتی خۆی لە تەمەنێکی هەرزەکاری خۆشەویستێکم هەبووە ئێستاش لە بیری ناکەم بەڵام ئەو شتێ بەسەر چوو بەڵام دەڵێتن لە ئێستادا هیچ کەسێک ناوێری بێتە پێشداوای خۆشەویستیم لێ بکە نازانم هۆکارەکەی چیە بۆچی پیاوان لە من دەترسێن کە بێنە پێشەوەداوای خۆشەویستی و هاوسەرگیریم لێ بکەن وهێلی دەنگدانەوەیکی زۆری هەبوو لەگەڵ کەسێکی بەرپرس و بەناوبانگ لە خۆشەویستیدایە بەڵام هێلی لە چاوپێکەوتنێک باسی لەوەی کرد هیچ کەسێک و هیچ بەرپرسێک لە پشتم نییە و هیچ کەسێکیش خۆشەویستم نیە لە ئێستادا من لە ئێستا سینگڵم وهێلی تاوەکو ئێستا توانیوێتی زۆرترین ناوبانگ لە گۆرانی ئینگلیزی لە ناو کووردا بۆ خۆی بەدەست بێنێتن. خاتونی سێم دەشنێ مڕات سەرتا وەکو پێشکەشکارێک بینیمان دواتر وەکو هونەرمەندێک دواتر وەکو چالکوانێک بینیمان خاتوو دەشنێ باز لەوە دەکاتن دەڵێ بمزانی بایە لە تەمەنی 21-22 ساڵی شوم دەکرد و لەو ماوەی کۆتایش لە پرۆگرامێک بینیمان دوعای دەکرد دەگۆت خۆیە جان شوو بکەم و وە 4-5 منداڵی جوانم ببێتن و لەو ماوەیە دەشنێ هەموو ئەکاونتەکانی خۆی قەپات کردو و هیچ نەگوی ئەوە لەبار نییە کە شوو دەکا یاخونا یان هۆکاری داخستنی ئەو ئەکاونتانەی چییە و دەشنێ مراد یەکێک بوو لەو ئایکۆنانەی کوردستان و کە ناوبانگێکی ئەگزار زۆری هەبوو لە سۆشیال میدیا و لە تیڤەکان بەڵام لەو ماوەی کۆتایی خۆ بێدەنگ کردی و هیچ زەنگێکی نەما و هەموو ئەکاونتەکانی داخستووە ئێمە دەپرسین ئایا بەنیازی ئەوەیە شوو بکە یاخود کەسێکی دۆزیوەتەوە یاخود بەنیازی ئەوەیە ژیانەکی تایبەت دوور لە سۆشیال میدیا هەڵبژێرێتن. خانمە هونەرمەند هەزانە هەتێش لە ئێستادا تەمەنی 34 ساڵە دەڵێ مێردم نییە زۆرم پێ ناخۆشە ئەو خانمەیە نزیکەی 2 دەفتەر دۆلاری لە بواری جوانکاری لە شولاری ئەنجام داوە وەروەها ئەو خاتونە دەڵێتن ژیان بە سینگڵی ناقەتێ بەڵام تاوەکو ئێستا کەسێک ئەوانە چۆتە پێش کە قەناعەتم پێبێنێ ببمە خۆشەویستی یاخود هاوسەرگیری پێ بکەم.
کۆتاخانممان خاتویارجان لە ئێستادا تەمەنی نزیکەی 30 ساڵە لەو 3 ساڵی کۆتاییدا بە چەند شێواز دەرکەوتووە. خاتویارجان 3 ساڵ پێش ئێستا پۆستێکی کرد کە سینگلی بۆ ئەو باشە تا 10 ساڵی دیکە و پێستێکیش کردووە لە ئینستاگرام بازەوە دەکات قەیرەیەک کە ئابوووریەکی سربەخۆی هەبێتن باشترە لە کەسێک کە شووی کردوێت و چاوەڕوانی سۆزی مێردەکەی بکات و تا چەند قڕوشێکی بداتێ. بەڵام دوای ئەو پۆستە زۆری نەخایەند خاتویارجانمان بینی بە لەچکەوە وەروەها پاش ساڵێک لەچکەکەی دانا دەنگوێکی زۆر هەبوو. خاتویارجان لەبەرەوەی خۆشەویستەکی کەسێکی ئیسلامیە لەبەر ئەوە لەچی کردو وەروها لە خۆشەویستەکەی جودا بۆتەوە بۆیە لەچکەکەی فڕێداوە و لە نوێترین چاوپێکەوتندا خاتویارجان بازەوە دەکاتن پێخۆشە هاوسەرەکەی مەلا بێتن وەروها ڕوخسارێکی جوان و بێگەردیشی هەبێتن و پێشی خۆشە ئەو پیاوە کە دەبێتە هاوسەری هەموو ژیانی بێتن و گەر داوای ئەوەی لێ بکاتن واز لە کاری مۆدلی بینیتون و واز لە کاری بازرگانی بێنێتون و ببێتە ژنێکی ماڵەوە ئەوە ڕازی دەبێتن. وەروەها لە ئێستادا زۆربەی خانوە بەناوبانگەکان دەبینین ماوەیەک لە تۆپن دواتر بزر دەبن و واز لە کارەکانیان دێنن و لە کۆتاییانش چەندین خانوە مۆدلمان بینیوە وازی لە کارەکانیان هێناوە وادارە لەو ژیانە بەناوبانگبوونیان بێزارن و ژیانێکی تەنگەژەی دەزانن وازەکەن لە جیاتی ئەوەی خەیاڵ و خەونەکانیان بەدەست بەڵکو لە دەستی دەدەن بۆیە هەمویان لە ئێستادا باز لەوە دەکەن هیچ کەسێک ناوێت بێتە پێشمان و داوای هاوسەرگیریمان لێ بکە و هیوادارین ئەو خاتوونانەی کە بەناوبانگ نینە لە کاتێکدا هاوسەرگیری بکەن نەکاتەکە زۆر زوو بوێ و نە زۆر تاخیر بێتن نا ئەو کاتە بێتن کە هەموو شتێک کۆتایی پێبێتن نە ئەو کاتەش بێتن تەمانێکی زۆر بچووکت هەبێتن و بەرگەی ژیانی هاوسەرگیری نەکەی و هیوادارین هەموو ئافرەتانمان بگەنە ئەو خەون و خەیاڵانەی کە لە خەونیادا هەیە و کوڕەکانیشمان بگەن بەو ئافرەتانەی کە لە خەون و خەیاڵیاندا هەنا. ئایا پێت باشە خانمانمان لە تەمەنی چەند ساڵی شوو بکات بۆمان لە کۆمنت بنووسن. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمانەوە پێتان خۆشە ئەم جار لەسەر چ کەساتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروە لایک و کۆمنت و شێرشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرێن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی بابەتەکانمان ببینی وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆی ئاگاداری نوێترین هەواڵ و کار و چالاکی ڕۆژانەمان بی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.